من مەزدا پەرستم بە ئازادی بە نێوان چاکی ئەندێشەی چاک ئاینی مەزدا پەرستی زەردەشتی هەڵدەبژێرم ستایش دەکەم بیری چاک ستایش دەکەم کتاری چاک ستایش دەکەم ئەندێشەی چاک ستایش دەکەم کتاری چاک ستایش دەکەم کرداری چاک ستایش دەکەم ستایش دەکەم دینی بەهی مەزدا پەرستی ئەو دینەی کە لە ناو گشت دینەکانی کە دێن کە هەنوو کە دەبن چاکترین جوانترین باشترین کە دین مەزدایی و زەردەشتیە بەڵێن جەنگ و خوێنڕێژی ڕەت دەکەمەوە هەزت بە مەیدانان دەکەم خۆشبەختی بەرهەم دەهێن بەڵێن خۆیلایەتی هۆش و خۆیلایەتی لەش حەسەن نەکەم ڕەتی بکەمەوە ئازادی بەرهەم بهێن ئاو هەوا خۆر ئاگر و لەق جانداران پیرۆز و پاک کارێزگاریان لێ دەکەم درود و ستایش بۆ هەموو ئافریدەکان ئاهورانەکە